ئەو دەستگایی هاوکاری سەدان هەزار خێزانی ئەو کەسانەی کە ئەچنە نەخۆشخانەیەک ئەڵێ شەوانە ملیۆنێک و 700,000 بێ دانەی بەڵام کە ئەچێتە بەخشین 200,000 دانێ ئەوە هەست بە بەخشینە. جارە مناڵەکەم نەخۆش بووە جەژن بوو پارەشیان لێ نەسەروتیان ئەمڕۆ جەژنانەی هەرچی نەخۆشە بەبێ بەرامبەر ئەیکەین وە جەژنانەشیانە وە نوقڵیشیانە بەخۆ قەدەوم لەبیر ناچێتەوە بەڕاستی بڕۆ بزانە کەسێکی دەوڵەمەندە بینی دەوێ بڕۆ کەسێکی سەرمایه‌دارە بینی دەوێ بڕۆ بزانە کەسێکی حتا چینی وەسەتی ژەبینی دەوێ یعنی من هەمان نەشتەرگەری بیکەم لە شوێنێ بە 2 ملیۆن دینار بچمە خەسخانەی بەخشین بە 500,000 بیکەم زۆرە بۆ من ملیۆن و نیوەکم بۆ بگەڕێت. بەنای خوای گەورە و میهرەبان طبعا من ئاگام لێیە زۆر لە دڵەوە نیگەرانم کە نەخۆشخانەی بەخشین ماوەیەکە زۆر بێ چاوەڕوانە زۆر بێویژدانانە کۆمەڵی خەڵکی نالایەق کۆمەڵی خەڵکی ناپسپۆر کۆمەڵی خەڵک هەر ئاگیان لە هیچ نییە دەستیان کردو بە تەشهیرکردن و بە جنێوان و سوکایەتیکردن و بێڕەزیکردن بە نەخۆشخانەی بەخشین. نەخۆشخانەی بەخشین درێژکراوی دەستگای خێرخوازی بەخشینە ئەو دەستگایی کە هاوکاری سەدان هەزار خێزانی کردووە ئەو دەستگایی کە هاوکاری و کەفالەتی هەزاران مناڵی هەتیوی کردووە ساڵانە سەدان کەمەندام کورسی کارەبایی و خزمەتیانەکا و ماڵ ئەکڕێ و دەیان خانووی بۆ خەڵک کڕیوە. ئەمە خەسخانەی بەخشین درێژکراوی بەخشینی ئەو دەستگا گەورەیە کە لە دایک بووە لەو دەستگایەوە لە دایک بووە هەر خۆی نەخۆشخانەکە خۆی بەنای خۆتی بەخشین ئێمە پێدەبەخشین بەڵام بەڕاستی زۆر بەو ناڕەحەتم هەموو ئەو دەستگایانی کە خزمەتی خەڵگەکەن هەموو ئەو نەخۆشخانەی کە بەفعل لە خزمەتی خەڵکان لە خزمەتی گیرفانانین بەتەنها هەموو ئەو کەسایەتی دیارانە لە نووسەرە لە مامۆستای ئاینیە لە زانای ئاینیە لە کەسایەتی ڕێکخراوە ئەوانەی کە دیارن و خزمەتی خەڵگەکەن ساڵانە بەرامبەر یعنی لە سۆشیال میدیا ڕوبەڕووی کۆمەڵێ تەهدید و قسەی ناشرین و جنێ و سوکایەتی و بێڕەزی ئەبنەوە لە پێناوی هیچە ئەگەر هەڵێکیشکە ئەگەر قسێکیشی لە دەم دەرچێت ناکرێ زانایەکی ئاینی نیو سەدە تەمەنی خۆی خزمەتی گەل و نیشتیمانەکە و ئاینەکە وڵاتەکەی خۆی کردبێ قسەیەکی لە دەم دەرچوو بێت تۆ بێی 1000 جنێ و بە ژن و بە خوشک و بەدایکی بێ ناکرێ مامۆستایەکی ئاینی عینەشت ناکرێ مامۆستایەکی زانکۆ عینەشت نووسەرێ ڕۆژنامە نووسێ کەناڵێک دەستگایەک ئەمەی خەسخانەی بەخشینیش ئەچێتە ئەو بابە قێزەوەی کە ئێستا ڕوبەڕووی میلەتەکەمان بۆ تو یعنی ئێستا خەڵک بەڕاستی هەمووی ئەترسێ لە خزمەت ئەوەی کە خزمەت دەکرێتەوە تووشی تەشیرە بێ تووشی بێڕێزی و بێحورمەتیە بێ خەڵک جنێو بە ژنیە خەڵک جنێو بە دایکیە خەڵک جنێو بە خوشیە بۆ لەبەری تۆ خزمەت بە میلەتەکە کردووە تۆ خزمەت بە هاوڵاتیانەکەی تۆ خزمەت بە شارەکە دەکەی ئەزانی بەخشین چیە هەست بە بەخشینەکە ئەو کەسانەی کە ئەچنە نەخۆشخانەیەک ئەڵێ شەوانە ملیۆنێک و 700,000 بێ دانەی بەڵام کە ئەچێتە بەخشین 200,000 دانێ ئەوە هەست بە بەخشینەکە ئەو کەسەی کە ئەچێت نەشتەرگەریەکەکە لە دەرەوە بە 5 ملیۆنە بەڵام کە ئەچێتە نەخۆشخانەی بەخشین بە ملیۆنێک و 200,000 بۆ یەکەن ئەو نەخۆشەی کە ئەچێتە نەخۆشخانەیەک 200,000 کەمتر نایەتە دەرەوە بەڵام کە ئەچێتە بەخشین بە 14-15,000 دینارێتە دەرەوە من خۆم هەمووی 2 جار 3 جار سەردانی بەخشینم کردو جارە مناڵەکەم نەخۆش بووە جەژن بوو پارەشیان لێ نەسەروتیان ئەمڕۆ جەژنانەی هەرچی نەخۆشە بەبێ بەرامبەر ئەیکەین وە جەژنانەشیانە وە نوقڵیشیانە بەخۆ قەدەوم لەبیر ناچێتەوە بەڕاستی ئێمە تکام وایە وەکو ناتوانین بە گوڵێک دڵیان خۆشکەین وەکو ناتوانین بە سوپاسگوزاریەک سەردانێکیان بکەین ماندوونە ناسانەیەک لە خەڵکەکە بکەین لەو کارمەندانە بکەین لەو نووسەرە گەورانە بکەین لەو مامۆستا ئاینیانە بکەین لەو زانە عالەمانەی کە لە کووردا هەڵکەوتون خەڵک جنێو بە قورئان خوێنەیە کەسایەتێکی دیارە لە هەموو عالەمە ئەناسێ سێرەکەی لەگەڵ پۆستێ بڵاوکات و 1000 جنێوی بۆچێ وەکو ناتوانین سوپاسیان بکەین بۆ جنێویان پێ بکەین بۆ سوکایەتیان پێ بکەین بۆ بێڕێزیان پێ بکەین یعنی دەستگای بەخشین و نەخۆشخانەی بەخشین بزانە چه خزمەتێکەکە لەو قەتپاڵەیە بزانە چه خزمەتێکی بە خەڵکی کوردستان کردووە بزانە جیاوازی دەرمانەکانی چین جیاوازی نەخۆشیەکانی چین جیاوازی نەشتەرگەریەکانی چین ئەی بۆ خەڵک سەردانیەکە بڕۆ بزانە کەسێکی دەوڵەمەندە بینی لەوێ بڕۆ کەسێکی سەرمایه‌دارە بینی لەوێ بڕۆ بزانە کەسێکی حتا چینی وەسەتی ژەبینی لەوێ ئەوەی کە لەوێ خەڵکی کرێکار و کەمەندام و فەقیر و خەڵکی لادێ و دوورە دەستەکان و ئەوانەی کە سەرچاوی داهاتیان سفرە بۆ کەواتە ئەم خەسخانەی بۆ ئەوان کراوەتەوە ئەی بەخشێت جگە لەوەی کە ئیشەڵا شیفا لای خوایە شیفایان پێ ئەبەخشێ دوای ئەوە پارەشیان پێبەخشێتەوە کاکە یعنی من هەمان نەشتەرگەری بیکەم لە شوێنێ بە 2 ملیۆن دینار بچمە خەسخانەی بەخشین بە 500,000 بیکەم زۆرە بۆ من ملیۆن و نیوەکم بۆ بگەڕێتەوە زۆرە لە یەک شەوە من ملیۆنە دینار بۆ بگەڕێتەوە ملیۆن و 500 بۆ بگەڕێتەوە لە شوێنە من خۆم خزمی خۆمە بۆ لە خەسخانەیەک پیاوە یەک شەو بە ملیۆنێک و 700,000 دار
چۆتە نەخۆشخانەی شەوی بە 250,000 دینار کاکەم فەرقە زۆرە ئێمە من لە کۆتایی ئەڵێم بەسێ عنی عیبە ئەگەر حاڵەتێک ڕووبە ئەگەر مووقیفێ ڕووبە ئەگەر هەڵەیەک ڕووبە کاکە ئێمە کەسمان نە پێغەمەری نە سەحابەین ئەگەر هەڵە نەکەین ئەگەر هەڵەشمان کرد ناکرێتە تۆ من 20 ساڵ لە ڕێکخراویشم کردێتەوە بە قسەیەکەیتر 1001 سوکاتی بە منکەی دەستگایەکی گەورەکە ئەو ڕۆژانەمان بیرچەوە کە هەموو ساڵێ چەندین خان و ئەکڕا لەسەر دەستگای خێرخوازی بەخشین و دەستگاکانی تریش بە ئەوانیش ناوبێنین کە ئەکرا بۆ خەڵکی فەقیر و هەژار و بێوەژن و کەم دەرامەت ئەو بیرمان چەوە هەموو ڕەمەزانێ چەند هەزار ماڵیان ئاوادانەکردەوە بە هاوکاریکردنی مادی و پارە و کۆمەڵەشت ناکرێت ینی بەڕاستی ئەم جۆرە تەشیرکردنە نەزانانە جنێو بیت یعنی ئاگای لە هیچ نییە یەتە سەر فەیسبوک لەگەڵ شتەکەی بینی دەستەکە بە جنێوان بە ژن بە دایک بە خوشک بە بەسە هێواش بۆستە کاکە بۆستە بزانە تۆ بەرامبەر چی قساکەی تۆ چیت تۆ لەکوێ ئەم کۆمەڵگای تا تۆ قساکەیت ئێکە قسەشەکەی بادە بۆ ڕەخنە بگرە ئەوە ئەو قسانی ئەوەی کە ئەگیرێت لە بەخشین لە ئێستا ڕەخنە نییە جنێ و بارانە سوکاتی بارانە ببەخشین کاکە من ڕەخنەم هەیە بەڵێ ڕەخنەم هەیە لەسەر مووقفێکی بەخشین ڕەخنەکەی خۆم نووسیوە ڕەخنەیەکی کورد ئەمە نە ئەبووە ئەوەتام کرا بەڵام ناکرێم من بێم هەرچی قسەی ناشرین لە دەمم هەیە بێتە دەرەوە پێی بڵێم بەڕاستی ئەمان ژیان چییە کاک سامان ینی ئەم کەسانی کە ئەم قسانەکەن ئەم جۆرە پۆستانەکەن ئەم جۆرە وەڵامانن هەیە ینی چێکی لە پشتەوە یەک ئامانج هەموو ئەو دەستگانی کە خزمەتی ئەم میلەتاکەن هەموو نووسەرە جوانەکان هەموو مامۆستای ئاینیە جوانەکان هەموو زانە جوانەکانی ئەم وڵاتە هەموو کەسایەتیە جوانەکانی ئەم وڵاتە هەموو کادرە ڕێکخراوەکانی جوانەکانی ئەم وڵاتە کە خزمەتی ئەم وڵاتاکەین ئەمە ئامانجیانە کاکە هەر هەمومان با بڕۆینەوە ماڵەوە دەرگا دابخەین و بۆ خۆمان و ماڵ و مناڵمان بژین تاو کەس خزمەتی ئەم میلەتە نەکا کەس خزمەتی ئەم کۆمەڵگایە نەکا بەسەیتر کاکە بەسە کابرا 50 ساڵی تەمەنی لە خزمەتی کووردا داناوە تۆ هەزار سوکایەتی پێکەی دەستگایەکە هاوکاری دەیان و سەدان هەزار خێزانی ئەم وڵاتی کرد تۆ سوکایەتی پێکەی نەخۆشخانەیەکە هاوکاری خەڵکەکە تۆ سوکایەتی پێکەی کارمەندێکە بەبێ موچە دەوامەکە تۆچی سوکایەتی پێکەی ڕۆژنامە نووسێکە پەیامێکە گەێنێ هەزار جنێو بە ژن و ماڵ و مناڵی ئەی بەسەیتر کەناڵێکی ڕاگەیاندنە خەمی خەڵکەگەێنێ هەزار سوکایەتی پێکەی ئامانجەوەی کاکە کەس لەمە دوا ئیش نەکا کەس لەمە دوا خزمەت نەکا کەس لەمە دوا عیلم بڵاو نەکاتەوە کەس لەمە زانست بڵاو نەکاتەوە بەس ئەوانەی کە لە تیکتۆک و شەڕە جنێ و شەڕە ژن و ژنی خۆی عەرزەکا و ئافرەتە جسمی خۆی عەرزەکا و نازانم ئەوانەی کە سوکایەتی و قسەی ناشرین و حەلق و مەلق و مەشروب بەخۆنەوە بەدبەرچای خۆگان و خۆیان ڕوودەکەنەوە لە سۆشیال میدیا هەموومان سەیری ئەوانە ئەکەین و ئەوانە بەڕاستی خزمەتگوزارن دەستیان خۆش بێت تەواعنی ئەمە بۆ ئێمە باشە نەک بوانێک یعنی بەسە تاو هەمووی بێزار بووین یعنی ئەوەی کە خزمەتی کردو بڕۆ لێی پرسە بێزار بووە یعنی حەزا قسەی پێوترێ وەڵڵاهی لەگەڵ دەیان مامۆستای زانکۆ مامۆستای ئاینی کەسایەتی هەونە بێزارن ئەوەنە بێزارن یعنی لە ئاەتێ بڵاوەکەمەوە ئەڵێم خواوای فەرمووە 1000 جنێی بۆ چووە با بە قسەی خوایە قسەی من نییە یعنی ناخۆشە ئەم شتە با ڕێزی خەڵک برین تەسەور ئەەکەی من سەیری پەیجە عەرەبیەکان زۆرەکەم شێخێکی ئەوان یەک شت بڵاو کاتەوە نووسینێکە ڕائیکی خۆیەتی بڕۆ سەیری کۆمنتەکە بکەی 10,000 کە نووسێتی جەزاکە الله خێر جەزاکە الله خێر بۆ یەک تەشیری تایە یەک جنێوی تایە یەک بێڕێزی تایە ئەگەر ڕخنەیەکیشی هەبێ یان ڕوونکردنەوەیەکی بێ لە سەقسەکە زۆر بە ئەدەبەوە والڕێز والاحترام يعني یەک کۆمەڵ شتی پێشکی نووسیوە ئەنجا لە قەوسێکا ڕائەکەی خۆی نووسیوە سامان چی ئەو دەرگای کردوەوە بۆ ئەوان کە بەم جۆرە قسەمانەی کۆمەڵی کوردیوان نەبوو بە ئەدەب ناسرا بوو بە ڕێز ناسرا بوو بەڵام شێوای کرد ئەم دەرگایە بکرێتەوە کە خەڵک ئێستا وەکو تۆ ئەڵێی هەرکە هەڵەسە سەیری فەیسبووکەیە کە پۆستێ ببینین بێ ئەوی بزانێت چیە دەستەکا بەچنێودا ئەو دەرگایە ئەو کاتە کرایەوە کە بە ئاشکرا بە ڕەتلی سیارە لەسەر شەقامەکان جنێومان بە یەکتریەکە سوکایەتیمان بە یەکتریە کرد بێڕێزیمان بە یەکتریە کرد ئەم بەوێ و تۆ درۆکەی ئەو بەوێ و تۆ درۆکەی ئەم درۆی هاتە ناو کۆمەڵگاوە ئەمە ئەوە بۆ ئەو هەموو حیزبەی کەیتر لەسەر پۆست و دەسەڵات چیان بە یەکتری نەکرد وردە وردە جنێوەکان داشۆڕانە ناو خەڵک ئەنجا ئەوان وازیان لێ هێنا ئەوانە سیتر ڕێکەوتن لەسەر هەموو شتێ ڕێکەوتن وازیان لە جنێ و سوکایەتیکردن بێکترێنە هێز هاتن چیاکە جنێوەکان هاتە ناو خەڵک ئەمە قورسە لا ببرێ بۆیە من داوا لە هێلایەنە ئەمنیەکانەکەم داوا لە لایەنی پەیوەندیدارەکانەکەم بەسە ئەم بێڕێزیە بەم خەڵکانە ڕابگرێ بەسەیتر عیبە یعنی کابرایە کە بە فەیسبووکی خۆی بە ڕەسمی خۆی دانیشتووە 1000 جنێوەیە پێویستە بەڕاستی لایەنی ئەمنی لێکۆڵینەوەی وەرتوو بە چه حەقێ بجنێوەی
تۆ سوشیال میدیا چۆن بەکارێنی چۆن بۆ بێڕێزی بێ سوکایەتی بەکاری کاکە توانێت سەیطرە بکرێ بەسەرا وەرە لە هەموو وڵاتی ئەمریکا لە هەموو وڵاتی ئێران لە هەموو وڵاتی چین لە هەموو وڵاتە زلهێزەکان کەس ڕێژەی دانیشتوانیان سەدان ملیۆن کەسە نەک 4 ملیۆن و 5 ملیۆن کەس بزانێت یەک کەس دەتوانێت جنێبە لە سوشیال میدیا یەک کەس دەتوانێت بە ئارەزوی خۆی سوکایەتی و بێڕێزی بە مامۆستایەکی وڵاتە بکە بە عالمێکی وڵاتە بکە یەکسەر کەسایەتی شکێن وەرە تۆ چ بە حەقی جنێوەی تۆ چی دێ لەگەڵم کەسە ئێمە جنێو بەخواین نعوذ بالله جنێو بە پێغەمبەرین جنێو بە نازام چی ئین یعنی کۆمەڵی خەڵکاتون دەرگا ئەکەنەوە بۆی خەڵک جنێو بە کاکە بەسەیتر حیبە